زۆر باشە بەڕێزان سەبارەت بە مەسەلەی قوربانیکردن و هەروەها ڕێنماییەکان کە بە چ شێوازێک قوربانی بکرێ و دەبێت لە چۆ بکرێ کۆمەڵێ پرسن دەمانەوێت ئێمە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتر لەبارەوە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا محەممەد ئێنەیی ئەندامی ئەنجومەنی باڵای فتووە. جەنابی مامۆستا شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سەرەتا پیرۆزبایی گەرمی جەژنی قوربانیش لە ئێوەی بەڕێز و تەواوی مسلمانانەکەین و لەخوای گەورەش ئەپارڕێنەوە کە تاعەت و حەجی تەواوی حاجیانی کوردستان قبوڵ بکە. مامۆستا من ئەمەوێ بە پرسیارێکی سەرەتایی و گشتی دەست پێ بکەم. بۆ خۆت باش دەزانی ئەسڵ لە ئیسلامدا ئەوەیە کە پاراستنی مرۆڤە لە هەر شتێک کە خراپێ و زیان بە مرۆڤ و بە مسلمان بگەێنێت، کەواتە ئەمە پێمان ناڵێت نابێت قوربانی لە دەرەوەی سەربرگاخانەکان ئەنجام بدرێت لە ماڵ و لە گەڕک و لەو شوێنانە بۆ ئەوەی مرۆڤی مسلمان تووشی زیان نەبێت. ئێوە ڕێنماییتان چییە؟ بەناوی خدایی بەخشندە و میهرەبان، درود و سەلام بۆ سەر پێغەمبەری خۆشەویستمان یار و یاوەرانی لە سەرەتادا ئێمەش سوپاسی بەڕێزتان دەکەین و هەروەها لەو شەوە پیرۆزەدا جێژنە پیرۆزی خۆمان ڕادەگەێنین بە تەواوی مسلمانانی جیهان بەگشتی و بە تایبەتیش مسلمانانی کوردستان و داواکارین خوای ڕەب العالەمین ئەو ڕەمەزانە بکاتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان. بێگومان دیارە مەسەلەی قوربانی یەکەکە لە مەسئلە گرنگەکان و وەشیعارەشی پیرۆزە لە ئاینی ئیسلامدا و لە حەقیقەتدا کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ بابی پێغەمبەران حەزرەتی ئیبراهیم عەلا نەبینا و عەلەیهی سەلات وەسەلام و هەتا ئێستاش دیارە لە مەنتیقەی کوردستان بە درێژایی مێژوو زۆر گرنگی بەو قوربانیە دراوە. لە حەقیقەتدا شتێکی پیرۆزە، چونکە خوای تەعالە کە دەفەرمی ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب، واتە هەر کەسێک ئەگەر بێت و ئەو شعیرە و دروشمەکانی ئاینی ئیسلامی لەلا پیرۆز بیت و بە بەڕێزیان بزانی، ئەوە ئەو پەڕی ڕێز و ئیحترامە و دلیل و بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو شخصەیە نوری ئیمان لە نێو دڵیدا دەدرەوشێتەوە و گرنگە. بەڵام بێگومان دیارە ئەو قوربانیکردنە پێی ئادابی خۆی هەیە و چەند ڕێنماییەک هەیە کە پێویستە بەو جێرەیە تەبعاً ئەو قوربانی بکرێت. بەڵێ باش مامۆستا، کەواتە مەرجەکانی قوربانیکردن بە پێی ئاینی ئیسلام چین؟ تەبعاً دیارە خۆی قوربانیکردن شتێک نییە لە ڕاستیدا. جمهوری عولەما واتە زۆرینەی زانایانی هەر چوار مەزهەبەکان لەسەر ئەوەی نەکەوە قوربانیکردن واجب نییە وەکو واجب، تەنها سنەتێکی مستحەب و گەورەیە. ئەو کەسەی کە متەمەکینە و ئەو کەسەی کە بەڕاستی دەسەڵاتی هەیە کە پێویستە بکات چونکە خۆی لە خۆیدا ئەو قوربانیکردنە دووبارە دامەزراندنی پەیوەندێکی بەهێزە لە بینی دوو چینی سەرمایەداران لەگەڵ چینی هەژاران. خوای ڕەب العالەمین هەر لەگەڵ ئەوەیدا بۆ ئەوەی تەواوی چینەکانی مرۆڤایەتی بەگشتی و بەتایبەتی مسلمانان هەموو چینەکان چینی هەژار لەگەڵ دەوڵەمەندەکان بەردەوام هەماهەنگ بوون و ئاگایان لەگەدیکەبی. بەڵێ باش جەنابی مامۆستا، ئێوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا وتان ینی قوربانی دەکرێت بکرێ یاخود ئەنجام نەدرێ، بەڵام پرسیار ئەمەیە ڕەنگە ئەمە پرسیاری خەڵکیش بێ. ئەگەر کەسێک نەتوانێت قوربانی بکە یان نێوێ بیکات، بۆی هەیە لە ڕووی شەرعەوە، من پرسیارەکەم ئەمەیە، بۆی هەیە پارەی قوربانیەکە بداتە چەند ماڵە هەژارێک و وەکو قوربانی بۆی حساب کرێ؟ واللهی برای بەڕێزم دیارە زۆربەی زانایان قسەیان لەوە کردووە لەبەر ئەوەی دەڵێن چونکە قوربانی ساڵی یەک جارە و دروشمەکی گەورەشە وەکو وتمان شاعیرەیەکی زۆر پیرۆز و مبارەکە، بۆیە دەڵێن یعنی بەو مانایە سەدەقەکردن جێگای قوربانی ناگریتەوە، بەڵکو پێویستە بەڕاستی ئەوە بکرێت. بەڵام وەکو عەرزم کردی ئەوە واجب نییە، ئەوەی کە بتوانی ئەوە دەیکات و ئەوەی کە تواناشی نەبی ئەوە لەسەری واجب نییە. باش جەنابی مامۆستا، بۆ خۆت باش دەزانی ینی ئێستا نەخۆشیەکە پێڵێن نەخۆشی تای خوێن بەربوون بەداخەوە لە چەند شارێکی هەرێمی کوردستان چەند کەسێکیش
توش بوون ینی بەڕای ئێوە بەڕای جەنابتان کەسێک کە دەیەوێت قوربانی بکە باشتر نییە هەر قوربانیەکە لە سەربڕخانە ئەنجام بدا یاخود هەر حیوانەکە لەوێ بکڕێ حیوانێکە سەر بڕاوە بۆی پارچە پارچە بکەن و بیکاتە خێر بەڵێ هیچ گومانی تێدا نییە چونکە وەکو جەنابەت دەمێتی کە بەحست کرد حیفزی نەفس واستە پارێزگاریکردن لە سیحەت و تەندروستی مرۆڤ یەکێکە لە مەقاسید و مەقاسیدە بەرزەکانی ئاینی ئیسلام بۆیە لە حەقیقەتدا مادام کە ئەو شتەیە کە بەتایبەتی ئەو ڤایرۆسی خوێن تایبەربوون ئێستا پەیدا بووە و دکتۆرە بەڕێزەکان و هەروەها وەزارەتی تەندروستی تەکیدی لێ کردوتەوە ئەوە پێویستە بەڕاستی ئەو کەسانە کەوا قوربانی دەکەن لەژێر ڕێنمایی ژێر ڕێنمایی ئەو وەزیرە بەڕێزانە و ئەوانەی کەوا وەزارەتی تەندروستیان لەژێر کۆنتترۆلدایە و وەزارەتی سیحە و تەندروستی ڕێنماییەکانیان چییە ئەبە و شێوەیە ئەنجام بدرێت باش جەنابی مامۆستا محەممەد ئێمە ئازانین لە شارەکانی هەرێمی کوردستان چەندین سەربڕخانە هەیە بەڵام لە دەرەوەی شارەکان لە گوندەکان بە دیاریکراویش سەربڕخانەی لێ نییە باشە و هەروەها ڕەنگە دکتۆری ڤێتەرنێتیشی لێ نەبێ کەواتە جەنابتان وەکو مامۆستایەکی ئاینی ڕێنماییتان بۆ خەڵکی دەرەوە بۆ گوندەکان لە کاتی مەسلەی قوربانیکردن ڕێنماییتان چییە ئەوان چی بکەن وڵی طبعاان دیارە کاتی خۆی ئێمەش بەبیرمان دێ بڵین 30 ساڵ پێشی ئێستا ئەگەر لە گوندێک لە شوێنێک قوربانی دەکرا ئەوە زۆر جار هەبوو کەوا دەرەدەیەکیان پێدەگوت یاخود مەسەرەن زەویەکی گەورە بوو پان و بەریم و تەواوی خەڵکەکە دەچون لێیان دەکرد کەوا بوو لێرەدا ئەگەر فەرزەن ئەوانیش کە کوشتارگەیان نەبیت و بەخۆی شوێنی سەربڕینیان نەبی دەتوانن بپچکرێنەوە لە گوندەکەی کەمێک دوورکەونەوە لەو شوێنەی کە دەزان ئەمینە ئەلەوێ حیوانەکان سەر ببڕن و بیکەنە قوربانی و گۆشتەکەی دابەش بکەن کەواتە مامۆستایانی ئێوە جەنابتان ڕێنماییشتان بۆ ئەو کەسانە ئەوەیە کە هەموو کەس هەر هەڵنەسێ بە کاری سەربڕین ینی چەند کەسێک کاری سەربڕینەکە ئەنجام بدا پۆشاکی تەواوی لەبەرابێ دەستکێشی لە دەستدا بێ بە پێی ڕێنماییەکان بۆ ئەوەی هەم خۆی هەم خەڵکی کەش بپارێزێ هیچ گومانی تێدانە وەکو باسمان کرد خۆ پارێستن وەکو یەکێک لە نیعمەتەکان چیە سیحەت و تەندروستیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک لە فەرمودەکانی کە دەفەرمی نعمتان مغبون فيهما كثير من الناس يكشان لو نعمتي الصحة تندرستيا كواب أو تندرستيا أو نعمتك أخوة رب العالمين بإيمي بخشيوا ما دام أو نعمتك بإيمي بخشيوا واجبة لسرمان أو فري هول بدين بۆ ئەوەی کەوا بەڕاستی ئەو نیعمەتەمان لە دەست نەچی چکە بەتایبەتی ئەوەی کەوا پەیوەنددارە بە ڤایرۆس و شتی هواکەوە نەخۆشەکانی دەگوازرێتەوە لە هەمولایەک ئەوە لە ڕاستیدا دەبی زۆر زۆر گرنگی پێ بدرێت و ئەو پەڕی هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە کارێکی وا بکرێت ئەو نەخۆشیە بڵاو نەبیتەوە. باش جەنابی مامۆستا محەممەد بە خۆت دەزانی ئێستا حاجیانی کورد لە مەکەی پیرۆزن و ڕێوڕسمی فەریزەی حەج جێبەجێ دەکەن پرسیارەمەیە ئایا ئەو کەسانی کە حاجین لەوێ دەبنە حاجی یعنی ئەکرێت لەوێ قوربانیەکەیان ئەنجام نەدەن بێنەوە لە کوردستان ئەنجامی بدەن یاخود کەسێک ڕاست پێرن تا ئەوانە گەنەوە لێرە قوربانیەکەیان بۆ ئەنجام بدەن و لە سعودیە ئەنجامی نەدەن؟ بەڵێ لە ڕاستیدا ئەوەی کە فیدیەیە کە پێی دەگوترێت چەند شتێک هەیە فیدیەی لەسەر حیوانێک کە یاخۆ دوو حیوانە یاخود کەمترە ئەوە ئللا دەبی واجبە لە خاچی مەکەی بی بەڵام مەسەلەی قوربانی نا دەتواندرێ ئەو شخصێکەوە قوربانی وەکو عەرزم کردی لە سەرەتاشدا قوربانی واجب نییە بەڵام کە ئەو شخصەیە عادەتەنیش لە خاچی مەکەدا گۆشت زۆرە بۆی هەیە کە ئەو شخصەیە خەبەری بدا وەڵام بداتەوە بۆ کوڕەکانی بۆ برایەکانی بۆ دایک و بابی بڵێ ئەنگۆ بە وەکالەتی من قوربانی لەو شارەیە یا لەو گوندەیە بکەن ئەوە باشترە لە ڕاستیدا. زۆر باشە زۆر بەڕێز مامۆستا محەممەد عینەیی ئەندامی ئەنجومەنی باڵای فتووا ڕاستەوخۆ بەشدار بووی لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 گەلێک سوپاس مامۆستا بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.